أنا نعم. كاك عبدستار چۆنی سەرچاو سەرسەری من. کاکە تو داواکاری گشتی لە لیژنەی باڵای داواکاری گشتی وەنیە بە ڕێزت چییە جەنابەت؟ ناوم قادر نادرە لە سویت تەلەفۆن دەکەم لە ڕێکخراوی عەفدە شوبات لە مافەکانی کاکە لۆ من تەلیفۆن مەکە مەمنون. لۆ جوابی نادەم کاکە. لۆ داواکاری گشتە دیرۆت داواکاری گشتی کاکە جواب. سلام علیکم. باش باش وەرە وەرە مەڕەوە داواکاری گشتی کو دەبی واق زۆر جێگای شەرمە داواکاری گشتی کە دەبی لە خزمەت خەڵک بی کە نوێنەری خەڵک بی یەک کوڕهژارێکتان گرتیە لە ناو هەزاران دۆسیە لە من باشتر دەزانی چەند مجرمی ئەنفال چەند مجرمی ئەو میلەتەی چەند تاڵان چی مەسئولش تیرۆریست لە ناو ئەو کوردستانەیە ئەنگۆش دەچن تەشقەڵە بەو کوڕهژارانە دەکەن دڵنیا بە من نازام خەڵکیشی بەس مناڵەکان شەرمت لێ دەکەن باوکەشی شتیان هەیە سبەی لە مێژوودا دەنووسری لە ژێر سایی ئەو داواکاری گشتیانە ئەو هەموو تاوانە ڕوویدا ئەو هەموو مجریمە هەبوو ئەو هەموو غەدرە لەو میلەتەی کرا ئینسان ئەگە ئیشەی پێ نەکرێت دەچی دادەنیشیتن بەلای کەم بکو عزت نەفس پۆست هەموو شتێک نییە پارا هەموو شتێک نییە سبەی تاریخی شێ دەڵێن لەژێر سایی ئەو سێ دادوەرای ئەو سێک بەرپرسەی ئەو هەموو تاڵانە کرا بەڵام دادگا لەسەر کوڕهژارشی جێبەجێ کرا دوو ئینسان ڕێک یعنی تو داواکاری گشتی دەتوانێت بە دوو قسە بەس قەپاتکردنی تەلەفۆن ڕەفتارشی زۆر ناشرینە زۆر ناشرینەوە زۆر شەرمە لە بۆت پەیمان بێت ئەوە دڵنیا بە لە بۆی ڕسوا بکرێ ئەو داواکاری گشتێکە ئەو هەموو غەدرە لەو میلەتەی دەکرێت تەمەشاکەرە بێدەنگە بێ هەڵوێستا لۆگۆینگ و ڕسمی هەرسێکتان بستێنم لە بەردەم نوێنەراتی حکوومەتی هەرێم قادر نادر